سەرچاوەکانی ئاو یاخود مەترسی کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان پێشەوە بارزان ئەندازیار لە بەڕێوەبەراتی گشتی سەرچاوەکانی ئاو لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک پێشەوە زۆر بەخێر بێ. ئێمە بەڵێ لە هەرێمی کوردستان 5 ڕووباری باشمان هەیە کە بەناو هەرێمی کوردستاندا تێدەپەڕن وەکو زەی گەورە، زەی بچووک، خابوور و ئاوەسپی و زۆر لەو ڕووبارانی کە هەرێمی کوردستان دەتوانانی سوودیان لێ بینی، بەڵام ئاوەکە بەداخەوە بە هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت و ئەو سوودە ناگەیەنێت. چی بکرێ کە لەم مشکە ساڵیە لەم مەترسیانە ئێمە بتوانین سوود لەو سەرچاوانەی ئاو وەربگرین؟ بەڵێ لە زانستی هایدرۆلۆجی و ئەندازیاری سەرچاوەکانی ئاو حوزی بەڕێوەبردننی حوزی ڕووبارەکان کە بە کوردی ئاوژێڵی پێدرێن کەچمێن ئێریا ریڤەر بیزن مانجمنت سنوورێکی سروشتی و زانستی هەیە. بە گونجاوتری دەزانین لە سنووری ئیداری بۆ نمونا کە ئێستا باس کرد هەرێمی کوردستان یاخود بنێن بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو لە هەر پارێزگایە، چونکە هەر ڕووبارێک سنوورێکی ئێریایەکی تایبەت بەخۆی هەیە و هەر بۆ نمونە زێ گەورە، خابوور، زێ بچووک ئەوانە کەچمێن ئێریای ئاوژێڵی تایبەت بەخۆی هەیە. ئەوجا بۆ بەڕێوەبردن و بەکارهێنانی سامانە ئاویەکەی و بەکارهێنانی سامانی ئاویەکەی بۆ بەرەنگاربوونەوە لە وشکە ساڵی پێویستە لە سنووری ئێریایەکەی خۆیدا بەڕێوەبردنی بۆ بکەن، نەک سنووری ئیداری یاخود سنووری ئیداری هەرێم بی یان پارێزگابی سنووری زانستەکەی بە گونجاوتر. بۆ نمونە باسی زەی گەورە بکەین. بەڵێ بە درێژایی پێم وابی 400 کیلۆمەتر یعنی ئەتوانێت ئێمە سوودی لێ کوردستان جوتیاران بە تایبەتی ئاژەڵداران یاخود وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو چۆن بتوانین سوود لەو ڕووبارە وەربگرین؟ بەڵێ ڕووباری زێ گەورە ئەگەر هەندێک داتا دڵخۆشکرد یان داتای تایبەت بە زێ گەورە بڵێن، زێ گەورە جیاواز لە بەراورد یان جیاواز لە زێ بچووک و سیروان داهاتەکەی دەتانین بڵێن سەتانەوەتی کۆنتترۆلە لە هەرێمی کوردستان لەبەر چەند هۆکایە لە ڕووی ڕووبەرەوە کەچمێن ئێریایەکەی هەرچەندە سەتا نێزیکەی 56 لە ناوخۆی هەرێمی کوردستانە، سەتاچلەکەی لە باکووری کوردستانە لە وڵاتی تورکیایە، بەڵام بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەی ئەو بەشەی ئەو سەتاچلێکە لە تورکیایە شاخاویە، ناوچەی شاخاویە، ناتوانرێت وەکو هاوشێوەی ڕووباری سیروان و زێ بچووک ئاوەکەی گل بدرێتەوە خەزانی گەورەی لێ بدروستێت لەبەر تۆپگراوی بە زونزمی ناوچەکەی و هەروەها لە خواروی بەنداوەکان کە لێ دروستکراوە بەنداوی خەزنی گەورە نین، بەنداوی هایدروپاوەرن، یعنی بۆ دەستکەوتنی وزەی کارەبا دەبی ئاو بەڕێ بکەن کە ئاویش بەڕێ دەکات لە خواروی ڕووبارەکان لە ناو تورکیا دەشتایەشی زۆرمانە، یعنی دەشتایەشی نییە کەوا بتوانێت ئاوەکەی لەوێ بڵاوی پێ بکە و نەتوانانی بێت دۆڵاو دێتە ناو هەرێمی کوردستان و داهاتەکەی تریشی عفوم کە داهاتەکەی تریشی هەمووی لە ناوخۆی هەرێمی کوردستانە. واتە ئەو داهاتە کە داهاتی ساڵانەی نزیکەی 12 هەتا 13 ملیارە، ئەو بەشێک کە دێتە ناو هەرێمی کوردستان کۆنتترۆلە تقریبان ساڵانە 7 تا 8 ملیار مەتر سێجا دەبێت. ئێمە لۆ هەموو زەویە کشتوکاڵیەکانمان تەنها پێویستیمان ئەگە بە شێوەیەکی زانستی و بە ڕێگایکی نوێ ئاو بدەین پێویستیمان بە 2 ملیارە لە بۆ ئاو خواردنەوە بەڵێز لە بۆ ئاو خواردنەوە 1 ملیارە لە بۆ مەسائلی سناعەت و شتانە جێگرێن، کەواتە ئەمە تەنها بە زێ گەورە دەتوانین ئاسایشی ئاو لە بۆ کوردستان دابین بکەین. تەنها زەی گەورە دەتوانێت ئەو مەترسیانەکەم بڵێ ئەویش ئەما بتوانین لە بۆ زەویە کشتوکاڵیەکان پرۆژەی استراتیژی ئاودێری گەورە بکەین بتوانین ئاوەکانیان کوچی ینی چه پرۆژەیەک بکرێت لەسەر ئەو زێ. بڵێ ئێستا بۆ نمونە ئەمە بمانەوێت لە کاتی چونکە ئەگە تەماشای زێ گەورە بکەین بەهۆی حکمی بەرزونزمی و پێکهاتەی زێ گەورە دەبینین ناوچەی شاخاویە، دوای ناوچەی شاخاوی مامناوەندێ، دوای دەشتایدێ. لە ناوچەی شاخاوی ساڵانە لە وەرزی بارانبە نزیکەی 1000 ملیم زیاتر دەباری، لە ناوچە ناوەڕاستەکەی 600 ملیم دەباری، لە ناوچە دەشتایەکەی ئەوش تا ڕازەیەک بارانێکی زۆرە، یعنی کەمترینی نزیکەی 200 ملیم. ئەمە بێت و بتوانین ئەو ئاوەی کۆ بکەینەوە لە وەرزی باران لە کاتی کەم ئاویدا بەکاری بینین دەتوانین زەویە کشتوکاڵەکان. باشە بە جۆرەی هەر ئامارەکانی خۆتان هێنین 250 شوێن دانراوە بۆی بەنداوی لێ دروست بکرێت لە هەرێمی کوردستان.
و نزیکەی پێما بێت 12 بەنداویشە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لێدراوە کە بەنداو دروست بکرێن. ئەمانە کاریگەریان دەبێت لەسەر باشتربوونی دۆخی ئاو لە هەرێمی کوردستان. ینی لەم کاتەدا پێویستەکە بەڵێ زۆر پێویستە لەبەر چی لەبەر ئەوەی ئێمە دەبێت ئەگە بۆ نمونە بەروبوومی گەنم وەرگرین دەبینین ساڵانە لەبوو ئاودانەکەی 150یەکی ئەو ڕێژەیە 150یەکی پشت بە ئاوی باران دەبستی 148 لە بۆ ئاودانی بەروبوومی گەنم پشت بە ئاوی ژێزەوی بیرەکان دەبستایەکی بە ئاوی سەزەوی ئەمە دەبێت ئەو ڕێژەیە بگۆڕین ئەو ڕێژەیە چۆن بگۆڕین ئەوەی چونکە ئەو ئێستا ئەو گۆڕانی کەشوهەوایە باران کەم بووە پلەی گەرما زیادی کردووە ئەمە زیاتر نابی لە بۆ ئاودانی گەنم پشت بە باران ببەسن دەبی ڕێژەکەی ئەو ڕێژێکە پشت بە باران بکەینە پشت بە ئاوی ئاودێری بەسین ئاوی ئاودێش بە دروستکردنی پرۆژەی ئاودێری سوودوەگرتن لە ئاوی سەرزەوی بە دروستکردنی چەندی زەویەکانی کوردستان بە باران ینی بۆ نمونە پێدەگەن بەرهەمەکانیان پشتیان بە باران بەستووە وڵی بزەبت نازانم سەتاسەدە بەس دەستبەت زۆر پشت بە ئاوی باران دەبستی و لەگەر ئاوی ژێر زەوی چونکە هەر کاتێک کە وشکە ساڵی دەبی کە باران کەم دەبی ئەوەش زیانێکی ترە زیاتر جووتیاران دەست دەبوو ئاوی ژێرزەویش دەبەن و بەکاری دێنێن ئەوەش هەر زیان لە سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لەسەر نەخشەی با بڵێن زەوی کوشت و کاڵیەکان چ ناوچەیەک زۆرترین مەترسی لەسرە لە ڕووی وشکە ساڵی و بەڵێ ئێستا بە حکمی ئەوەی ئێستا کە ئەمە لە هەولێر یعنی ئەگەر بین تەمەشا دەکەین دەشتی شەمامک و دەشتی یعنی خواروی سنتەری هەولێر ئەوانە زیاتر ڕێژەی بارانبارینیان کەمە و لە وەرزی گەرماش سەرچاوێکی ئاویان نییە و زیاتر دەست دەبوو ئاوی ژێرزەوی دەبن و لەوێن دەریش ئاسی ئاوی ژێرزەوی لەو ساڵانەی دوایی دابەزیوە. لە راپۆرتەکەشمان بە هەڵەبجە دەڵێن لە هەرێمی کوردستان 4000 گوند کە زۆرینیان دەکەوتە سنووری پارێزگای هەڵەبجایە ئەگەر بێت و وا بڕوات بەشێکی زۆری گوندەکان چۆڵ دەبن ینی تا چەند بتواندرێت سوود لە زەی سیروان وەربژیرێ وڵای بەخۆی دەزانین ئێستا ئێمە دەبی سیاسەتی بە شێوەیەکی گشتی سیاسەتی بەڕێوەبردننی ئاومان بگۆڕین بە بەکارهێنانی ئاوی سەرزەوی لە بڕی ئاوی ژێرزەوی بە ئەویش بە دروستکردنی بەندا و پرۆژەی ئاودێری لە بەرچی چونکە بە پێی توێژینەوەکان ئەو کەرکوشکە ساڵی دەبی زیاتر کاریگەری دەبی لەسەر ئەو زەویانەی کە پشت بە باران دەبستن ئەو زەویانێک کە پشت بە ئاودێری دەبستن ئاویان بۆ دابینکراوە پرۆژیان بۆ دابینکراوە لە ڕووی ڕاکێشانی ئاو پشتبەستن بە ئاوی سەرزەوی پشتکە ساڵی زۆر کاریگەریان لەسەر ناکە. زۆر سوپاس پێشەوە بارزان ئەندازیار لە بەڕێوەبەراتی گشتی سەرچاوەکانی ئاو لە وەزارەتی کشتتوکە زۆر سوپاس بەخێر بێت سەرچاوە دەستانێ.